بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. داواکارم لەخوای گەورە میهرەبان ئەم ناز و نیعمەتانەمان بۆ زیاد بکە و ئەم ناز و نیعمەتانەمان بۆ بهێڵێت. ئەمە فەزڵی خوایە، حەمد و سەنای خوای پەروەردگاری دەوێت. فەلەکە الحەمد، خوای گیان سپاس و ستایش بۆ تۆ. خۆشەویستانە کە خوای یارمەتیمان بدا، هەر شەوی شتێک باس دەکەین وەک یادخستنەوەیە. ئەم شەو پێمان خۆش بوو باسی فەزڵی ئەوە بکەین کە ئایا کەسێک شوێنکەوتووی سونەتەکانی پێغەمبەری خۆشەویست بێ صلی الله علیه وسلم، خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتە ئەجر و پاداشتێکی گەورەی دەدات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتووە، ئەفەرمێ ڕۆژێک دێ بەسەر ئومەتەکەمدا دینداری، خواپەرستی، خواناسی قورس و گران دەبێت. بە جۆرێک ئەو کەسەی بێوێ دینداری بکە، خوا بناسێ، ئەو کەسەی بێوێ لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و آله وسلم کالقابض علی الجمر، وەکو ئەوەیە پشکۆیەک ئاگری سوور، پشکۆیەکی سوور بکەیتە ناو ئەم دەستە. لەگەڵەوەشە کاتێک کە تۆ پشکۆیەکی سوور بکەیتە ناو دەستە و ناو لەبتەوە ئەیرانە بێگومان دەیسووتێنێ، بەڵام لەوە ناڕەحەتتر ئەوەیە کە ئاوا پشکۆکەش بگریت و کاتە پەنجەکانیش دەسووتێ، لە هەردوو لاوە دەسووتێ. تەعمەن ئەمە بسووتی ئەهوەنترە لەوەی کە پەنجەشی لەگەڵا بسووتێت، چونکە کاتە سووتاوەکە دەبێتە دوو پارچە. بۆیە دەفەرمێت کالقابض علی الجمر، وەکو کەسێک وایە دینداری خواپەرستی دەکا کە ئاوا پشکۆی ئاگری گرتبێ و بە پەنجەکانی ناولەپ و دەستی هەمووی بسووتێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم فەرمووی هەر کەسێک لەو ڕۆژەدا کە ئاوا دینداری قورسە بێ، ئەو کەسەی داپۆشراوە، ئەو خوشکە بە ڕێزەیەکی خۆی داپۆشیوە لەبەر خاتری خوای گەورە لەناو خەڵکیە غەریبە، ئەو کەسێک کە ڕیشێکی داناوە بۆ خوای گەورە، جلێکی کورت کردوەوە بۆ خوای گەورە، ئەو کەسێک کە هاموشۆی مزگەوتەکە، ئەو کەسەی خۆی لە حرام دەپارێزێ، ئەو کەسەی کە گوێ لە گۆرانی و مۆسیقا و شتی حرام ناگرێ، لەناو خەڵکیە غەریبن، غەریبن، ناڕەحەتە. خزمەکەت خەریکی کۆمەڵی شتی حرام و تاوان و گوناهە، تۆ لەبەر خاتری خوا نایکەی، ئەمە پشکۆی ئاگرە ناو دەستایە. حەزت لە کۆمەڵێ شتە نەفست پێت ئەڵێ بیکە، لە ترسی خوا نایکەی، ئەمە قورسە بەلاتەوە، وەکو وایە پشکۆ ئاگرەکە. بەڵام گرنگ ئەوەیە ئەو پشکۆ ئاگرە فڕێ نەدەین، دینەکەمان نەدۆڕێنین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند شتێکی باس کردو بۆ ئەو کەسانەی کە لەناو خەڵکیدا غەریبن، ئەو کەسانەی کە لەسەر سونەتن، نەک لەسەر بیدعە و خرافات. یەکەم دەفەرمێ فەطوبى للغرباء، خۆشبەختی، بەختەوەری، بەهەشت بۆ ئەو کەسانە بێ کە لەناو خەڵکیە غەریبن. مسلمان لەناو کافرەکانە غەریبن، بەڵام ئەوەشی لەسەر سونەت بێ زۆر غەریبە. یەکەم ئەفەرمێ بەهەشت بۆ کەسانە بێت کە لەناو خەڵکیە غەریبن، دینداری و خواپەرستی دەکەن، بەهەشت بۆ ئەو کەسانە بێت. و دەفەرمێ هەر کەسێک لەو ڕۆژەدا کە فیتنە زۆر ئەبێ، تاوان زۆر ئەبێ، بە تایبەتی ئەمڕۆ لە هەموو لایەکەوە تاوان دەبارێتە خوارەوە بەسەرمانە، ئەفەرمێ هەر کەسێک لەو ڕۆژەدا دینداری و خواپەرستی بکە و لەسەر منهەجی ئێوەی سەحابە بێ ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت، ئەفەرمێ ئەجر و پاداشتی 50 سەحابەی بۆ دەنووسرێ. 50 سەحابە، ئەجر و پاداشتی 50 شەهیدی سەحابە. باش ئەگەر خوای گەورە ئەم ئەجر و پاداشتە گەورەت بۆ بنووسێ، تەنها لە بەرامبەر ئەوەدا کە لەسەر سونەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم کفایەت نییە بۆ تۆ، زەمانی بەهەشتت بۆ کراوە. و لەگەڵەوەشدا بەقەد 50 سەحابە خێرت دەسەکەوێت. والله بەقەد یەک سەحابە خوای گەورە خێرت بۆ بنووسێ بەستە، نەک 50 سەحابە. بەقەد 50 شەهیدی سەحابە خوای گەورە خێرت بۆ ئەنووسێ کە لە غەزای بەدر و ئوحود و ئەوانەی کە لە غەزاکانە شەهید کراون،
فقط 50 سەحابە لە بەرامبەری ئەوەدا کە تۆ لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆی ئینشاءالله با سونەتەکان بگرین، سپاسی خوا بکەین لەسەر سونەتی لەسەر بیدعانین. ڕۆژێکیان ئیمامی مالیک ڕەحمەتی خوای پەروەردگاری بێ ناو تەڵەبەکانی دانیشت بوو، ئەوەی لەسەر سونەت بێ خوا بەرزی دەکاتەوە لە دنیا و لە قیامەت. دانیشت بوو لەناو قوتابەکانیدا، پیاوێک هات، پیاوێکی غەریب، خەڵکی ئەو شوێنە نەبوو، خەڵکی شاری مەدینە نەبوو. هاواری کرد، وتی مالیکی کوڕی ئەنەس کێ ئیمامی مالیکە؟ وتیان ئەوە ئیمامی مالیکە ڕەحمەتی خوای لەبێ. ئەو تا دانیشتووە، پیاوەکە نەیەناسی. وتی ئیمامی مالیک تۆی؟ وتی بەڵێ. وتی وەڵاهی من تۆ ناناسم، بەس ناوتم بیستووە. ئەم شەو پێغەمبەری خوا هاتە خەوم صلی الله عليه وسلم، لە خەومدا لە ئەم مزگەوتەی پێغەمبەری خوا دابوو صلی الله عليه وسلم. ئەفەرمێ هاتە خەوم، فەرمووی مالیکی کوڕی ئەنەسم بۆ بانکەن. ئەفەرمێ تۆ ڕۆشتی بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەموو گیانە دەلەرزی دەترسای، باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ بۆچی من بانکات؟ ئیشی بە من چییە؟ ئەفەرمێ ڕۆشتی بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی مالیک چۆن دەڵێ جلەکەت بکەرەوە، کۆشت بکەرەوە. ئەفەرمێ پڕی کرد لە میسک بۆنی خۆش. فەرمووی ئەی مالیک ئەم میسکە ئەم عیلمە لەناو خەڵکییا بڵاوکەرەوە، لەناو ئومەتەکەمدا بڵاوی کەرەوە. بەڵێ تۆش باوەشت بۆ کردەوە، چۆن دەڵێ کۆشت جلەکەت کردەوە، میسکەکە لە پێغەمبەری خوا وەرگرت صلی الله عليه وسلم. ئیمام عەلی ڕەحمەتی خوا لێبێ دەستی کرد بە گریان، زۆر گریە، مسگێنێکی خۆش. بەڵێ فەرمی الرؤیا تەسر ولا تەغر. ئینسان کاتێک کە خەوێکی خۆش دەبینێ دڵخۆش دەبێت، بەڵام مەغرور نابێ و سەرگەردان نابێ. ناڵێ من تەواو، من مادەم پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم تەواو، بێسمە نوێژ و عیبادەت نەما تەواو. نە، ئینسانی ئیماندار هەتا زیاتر لە خوا بترسێ، هەتا زیاتر ئیمانی بە کۆت بێ، زیاتر لە قیامەت دەترسێ، زیاتر ئەترسێ خوا غەزەبی لێ بگرێ، هەتا ئیمانیشی ضعیفتر بێ، زیاتر شەیتان زاڵە بێ بەسەری ئەوڵێتەوە بەهەشتی گوێ مەدەنێ. دەستی کرد بە گریان، فەرمی خەوی خۆش ئینسان دڵخۆش دەکا، بەڵام ئینسان مەغرور و سەرگەردان ناکا. ئەگەر ئەم خەوەی تۆ ڕاست بێت، ئەو عیلمەیە کە خوا بە منی بەخشیوە، منیش بە خەڵکی ڕابگەێن. جا خۆشەویستان، ئەگەر کەسێک لەسەر سونەت بێ، سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خوای گەورە بەرزی دەکاتەوە لە دنیا و لە قیامەت. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لێبێ دەفەرمێ من مات على الإسلام والسنة فله بشير بكل خير. هر کەسێک لەسەر ئیسلام و سنەت بمرێ، هەموو مزگێنێکی خۆشی پێدرێ ئینشاءالله، بەس بۆ مەرجێ لەسەر سنەت بێ، نەک لەسەر بیدعا بێ، نەک منهەجێکی هەبێ کەس نەزانێت چییە، هەر جاری بە نەوعێک بێ، لەگەڵ ئەمەکە چۆن بێ ئاوا، ئەو چۆن بێ ئاوا، ئەو چۆن بێ ئاوا، نە، منهەجێکی ثابت. سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ یەک ڕوویان هەبوو، یەک ڕوو. بەڵێ خۆشەویستان، ئەگەرمانی خوا بەرزمان کاتەوە، ئەگەر پێویستمان بەوەیە هەمومان کە خێر و پاداشتی 50 سەحابە و شەهیدی سەحابە لە دەست خۆمان دەرنەکەین ئینشاءالله، خوا بەرزمان دەکاتەوە. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێبێ یەکێکە لە ئیمامە گەورەکانی ئەهلی سونە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. بەڵێ یەکێک پیاوچاکان دەفەرمێ شەوێکیان خەوم بینی، لە خەومدا ئیمامی سۆفیانم بینی ڕەحمەتی خوا لێبێ جلێکی سپیان کردە بەری نەبردیان بۆ ناو کەشتیەک. وتم ئەمە چییە؟ وتیانەوە سۆفیانی ثەوریە نەجاتی بوو ڕەحمەتی خوای لێبێت، خوای گەورە ڕەحمی لێکرد، چونکە لەسەر سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. فەرمی هەر ئەو شەوێکی خەوەکەم بینی، وتم وەڵاهی ئیحتیمالەی ئیمامی سۆفیان وەفاتی کردبێ، کە بەیانی هەواڵمان بۆ هات ئیمام سۆفیان وەفاتی کردەوە ڕەحمەتی خوای لێبێ. ئەو شەوە خەوەکەم بینی بە جلێکی سپی جوانەوە پێشوازیان لێ کرد و بە کەشتیەک بردیان. ئەوەی لەسەر سونەت بێ، خوا لە دنیا و قیامەت سەربەرزی دەکات. ئیمامی عەبدولواحید تەواویسی ڕەحمەتی خوا لێبێ
دەفەرمێت شەوێکیان پێغەمبەری خوام هاتە خەو صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی عومەر و چەند سەحابەیەکدا بەڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. ئەفەرمی لە جێگایەکا وەستا بوو، وتمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم جێگایەدا بۆچی وەستاوی، چاوەڕێی چیتە؟ فەرمی چاوەڕێی ئیمامی بوخاریمە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت، محەممەدی کوڕی ئیسماعیل. بەڵێ ئەفەرمێ وەڵای بەیانی هەواڵمان بۆ هات ئەو سەعاتێک کە خەوەکەم تیابینی، ئەو کاتێک کە خەوەکەم تیابینی ئالەو سەعاتە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە شەوی جەژنی ڕەمەزاندا، دوای کە ڕەمەزانی تەواو کرد لە شەوی جەژندا وەفاتی کرد، لە ڕۆژی جەژنی ڕەمەزاندا یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بە خاکسپێرە ڕەحمەتی خوای لێبێت. چونکە خزمەتی سونەتەکانی پێغەمبەری خوای کە صلی الله عليه وسلم والله باسی دەکات دەفەرمێت لە کاتێک کە جاریەوە بە چرام پێ نەبووە، شوێنێک نەبووە، ئەڵێ لە ڕۆشنایی مانگە شەوە حەدیث نووسێتەوە. خزمەتی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم، خزمەتی دینەکەی کردووە، خزمەتی سونەتی کردووە، خوا بەرزی دەکاتەوە، تەنها بۆ بەرز دەبیتەوە. خوای گەورە بە بیدعە بەرزت ناکاتەوە، بە گومڕایی و سەرگەردانی بەرزت ناکاتەوە، تا ئینشاءڵڵا بە ئێمەش لەسەر سونەتی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم، بۆی کاتێک کە مردین بە دڵخۆشی بمرین، بە دڵخۆشی بژین. هەمومان پێویستمان بۆی کە خوای گەورە لێمان خۆش بێت. لە ڕۆژی قیامەتدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کۆمەڵە کەسێک دێن لە حەوزی کەوثەر دوور ئەخرێنەوە، پاڵیان پێوەنرێ، مەلائیکە پاڵیان پێوەنێت. ئەفەرمێ منیش پیان ئەڵێم ئەمانە ئومەتی منن، بۆ وا دووریان دەخەنەوە. ئەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ نازانی ئەمانە لە دوای تۆ چیان کردووە، ئەمانە دینەکەی تۆیان گۆڕی. تەماشا دەکەی ئەمڕۆ لە جیاتی تەوحید یەکخواپەرستی شیرک و خورافیەتان راوە، لە جیاتی خەڵکی فێرێکی خوا بناسێ فێریەکە داوای یارمەتی لە قەبر و داروبەر دەکات، لە جیاتی سونەت بیدعەدان راوە. ئەو کاتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ فأقول سحقا سحقا لمن بدل بعدي، دەی لە ڕەحمی خوا بە دوور بێ، یا ڕەبی خوا لە ڕەحمی خۆت بە دووری کە ئەو کەسەی لە دوای من دینەکەی گۆڕی، ئەو کەسەی کە دینەکەی گۆڕی دەستکاری کرد، خوا لە ڕەحمی خۆت دووری خەرەوە. بەڵێ ئەو کەسەی دین بگۆڕێ، دینی ئیسلام بگۆڕێ، سونەت بکاتە بیدعە، بیدعە بکاتە سونەت و شرک و کوفر بەنا بخوا لەگەڵ تەوحید و یەکخواپەرستیا تێکەڵاوکە، بە دڵنیای خوای پەروەردگار سزای ئەدا لەسەر ئەوە، تۆڵەی لێ ئەکاتەوە. بۆیە خۆشەویستان ئەمڕۆ ئێوە غەریبن بخوا، حەمد و سەنای خوا بکەن. ئێستا خەڵکێ لە تەمەنی ئێوەدایە، لە گازینۆ کافتریاکانە، هەیە لە تەمەنی ئێوەدایە، لە گەعدەکانەدا نیشتۆ و سەر بادات، هەیە لە تەمەنی ئێوایە ئێستا خەریکی خراپەکاریە، خوا ناناسێت. فەتوبا للغوڕەبا، دەی بەهەشت بۆ ئەو کەسە بێ کە غەریبە. تۆ ئەمڕۆ بەخوا غەریبی، کەسانێک هەیە بە دواکەوتو ئەزانن، بەڵام دواکەوتوی ڕاستەقینە خۆیانن. ئینسان ئەبێ عاقڵ بێ و ژیر بێ، ئەبێ قیامەتی خۆی لێک بداتەوە. بۆی خۆشەویستان ئینشاڵڵا نامەوێت کاتان زیاتر لێ بگرم، بەڵام ئینشاڵڵا ئاگامان لە خۆمان بێ سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبیر مەکەن، و ئینشاءڵڵا لەسەر سونەت بژین بمرن، ئەو کاتە بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا لە دوای مردنتان لە خۆش و شادیان بن. لە هەموو کەسێ زیاتر ئینشاءڵڵا کە ئامادە بێت جوابی پرسیاری ناو قەبر بداتەوە ئەو کەسەیە کە لە دنیادا لەسەر سونەتی پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم. چونکە بۆچی؟ خوای ناسیوە، پێی سونەت خوای ناسیوە. کاتێک کە پێی دەوترێ من ڕەبوکە، پەروەردگاری تۆ کێیە؟ بە پێی قورئان و حەدیث پەروەردە بووە، دەزانێت ئەڵڵا کێیە، چۆن دەیپەرستێ و چۆن پەرستوێتی. و کاتێک کە پرسیاری سونەتی لێ ئەکرێ، پرسیاری پێغەمبەری خوای لێ دەکرێت صلی الله عليه وسلم، چی دەڵێ دەربارەی محەممەد صلی الله عليه وسلم، بە جوانی وەڵام ئەداتەوە، چونکە لە دنیادا شوێنکەوتی محەممەد بووە صلی الله عليه وسلم. ئەڵێ پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، عەبدی خوا بوو صلی الله عليه وسلم. و لە هەموو کەسێکی جوانتر دەتوانێت وەڵام بداتەوە کە بڵێ ئیسلام دینی من بوو، ئیسلامی ڕاستەقینە، نەک ئیسلامێک کە بەنا بەخوا بە ناوی ئیسلام و کۆمەڵشدا خسۆتە ناوی کە لە ئیسلامدا نێجێی نابێتەوە. کەواتە ئینشاءڵڵا ئەگەر پێمان خۆشە
بڕۆینە بەهەشتەوە ئەگە پێمان خۆشە بەقەت 50 سەحابە ئەجر و پاداشتمان دەستکەوێ بەقەت 50 شەهیدی سەحابە ئەجر و پاداشتمان دەستکەوێ و ئەگەر پێمان خۆشە ئینشاڵڵا لە پرسیارەکانی ناوگۆڕدا زمانمان فەسیح و پاراو بێت با لەسەر سونەت بژین و لەسەر سونەت ئینشاڵڵا خوا یارمەتیمادا بمرین و کاتە هەموو خۆشی و شادێک بۆ ئێمە هەیە یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خواگیان لەسەر سونەتمان ژێنی لەسەر سونەتمان مرێنی خواگیان ئاخرمان بەخێر بگێڕی و لە کۆتاییشدا دەڵێم داوا دەکەم لەو خێرخوازانی کە گویانە دەگمانە ئەکادیمای ئامۆژگاری لە چەند شەماڵ پارە قەرزارن کۆمەڵی پارە قەرزارن هەر کەسێ ویستی یارمەتیاندا خێرخوازێک ویستی یارمەتی ئەم شوێنە بدا و بۆی دەعوە بانگەوازی پێغەمبەرانی تیا بکرێت سەلامی خوایانە سەر بێ خوا پاداشتی خێری بداتەوە ئینشاڵڵا باش شوێن دەستان دیار بێ پشتیوان بەخوا یارمەتی دەری دینی خوا بن پشتیوان بەخوا خوا پاداشتی خێرتان بداتەوە خوا یانە گوناهکارمان خۆش بێ ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خب هذا شيء تاعنا بقى ما جبتوا عن توز الزوبين دو عيشة خوتان تأخير لكن خير تاعنا قبل أكانم